بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە یەکەن سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش بێ. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواست بە دیداری ئەوەی ئازیز و خۆشەویست شاد بوومەوە. لە بەرنامەی باسوخواستی ئەمڕۆماندا باز لەوە دەکەین چۆن تەندروست بژین. لە ئەمڕۆدا باز لەوە دەکرێت کە مرۆڤ خۆی هۆکاری سەرەکیە بۆ توشبوونی بە جۆرەها نەخۆشی و لە ئێستادا مرۆڤ بە ئەنواع نەخۆشی ترسناک و نەبیسرا و نەزانرا و نەناسراوە دەناڵێنێ و ڕۆژانە مرۆڤەکان بە هەلاکەتدا دەبات. لەم کاتەدا چۆن مرۆڤ بتوانێت تەندروستی خۆی باش ڕابگرێت، چۆن بتوانێت تەندروستی خۆی بپارێزێ و لەو نەخۆشیە ترسناکانە خۆی بپارێزێ، وەکو دەڵێ خۆی نەبێتەوە بە دوژمنی سەرەکی بۆ گیان و سەحەت و تەندروستی خۆی. چی بخۆین و چۆن ڕێکخستن بۆ خواردنی ڕۆژانەمان بکەین، ئەو خواردنە ناتەندروست و زیانبەخشانەی کە ڕۆژانە بێ لێپرسینەوە و بێ بە دوواداچوون ئێمە بەکاریان دەهێنین تا چەند کاریگەری خراپ و نەرێنیان لەسەر ڕەوشی تەندروستی ئێمە هەیە. و ئەو خواردنە سوودبەخش و پڕ لە ڤیتامین و پرۆتین و سوودبەخشانەی کە ئێمە ڕۆژانە پشتگوێمان خستون و لە هیچ ژەمێکی خواردنماندا یان لە شەونوشینی و دانیشتەکانماندا بەکاریان ناهێنین کامانن بۆ ئەوەی بتوانن هیچ نەبێ هاوسەنگیەک ڕابگرن لە نێوان جەستەماندا، یا هیچ نەبێ بتوان بربەرەکانی ئەو خواردنە خراپانە بکەن کە لە ژەمەکانی دیکەدا دەیان خۆین. چۆن مرۆڤ بەدەم ڕەوشی تەندروستی خۆیەوە بێ و چۆن ڕۆژانە لە ژەمە خواردنەکانیدا تەندروستانە بژی. بۆ قسەکردن لەسەرم پرسە میوانداری زۆر بەڕێز مامۆستا قەیوم عەبدولکەریم کردووە. مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. مامۆستا هەر سەرتا لە ناوی تەوەرەکەمەوە چۆن تەندروست بژین. ئێمە ئەتوانین تەندروست بژین لە ژیانی ڕۆژانەماندا؟ مرۆڤ ئەتوانێت وا بکات نەخۆشی و خراپی جەستە ڕووی تێنەکە؟ ئەوانەی کەوا سەرکەوتون لە ژیانە بەچی سەرکەوتنیان بەدەزێناوە؟ لە ژیانە سەرکەوتوبی لە کارەکانتە بەچی؟ بەدانانی بەرنامەوە نییە؟ بەرنامەی بۆ کارەکانی خۆی داناوە. ئەی باشە تو ئەگونجێ بەرنامە بۆ کارەکانت دابنی بەڵام بەرنامە بۆ جەستت دانەنیت؟ بەڵێ، ئەمە گەورەترین خەلەلە کە بە دەگمەن کەسی کورد بەرنامە بۆ جەستەی خۆی دابنێ. بۆچی؟ بۆی تەندروست بژی، بۆی پێویستی بە داو دەرمان و موادی کیمیاوی نەبێ، پێویستت بە ڕۆکی پزیشکی هەبێت، زیانی نییە چاکە بەڵام بزانی چۆن بەکاربێنی، بەڵام بۆ ئەوەی پێویست بە موادی کیمیاوی نەبێت. ئەمە بەچی؟ بەدانانی بەرنامە بۆ تەندروست ژیانی خۆت، بۆ بە تەندروست ژیانی خۆت، بۆی کە نەخۆش نەکەوی، بۆی ڕێگری لە نەخۆشیەکانت بگری. خۆ نەخۆشیەکان چین؟ دیار و ئاشکران. یانەوە تا تەوژمی خوێنی بەرزە، زەختی بەرزە، یان خوێنی خەستە، یان زوو تووشی نەخۆشیە بێ بەرگری نییە، یان تووشی شەکرە بێ، یان بەرەو قەڵەوبوون ئەڕواوە. بۆچی؟ چونکە هەر دانیشێ ئەخوا و ناجوڵێ و وەرزشی نییە کە ورگی سێرەکات تۆزێک هات گوێی ناتێ تا بەرەبەرە دەی تا لە دەستی دەرچێ. یعنی هۆکاری نەخۆشیەکانی جەستە و چۆنڵێت تێکچوونی جەستە خەتای خودی کەسەکەیە. بەڵێ، نەخۆشی لە دەرەوە نایەت، قەت لە خۆشی لە دەری ماڵ نایەتە ژوورۆ بۆت، نەخۆشی لە خودی ماڵەکایە، لەسەر سفرەکەیە. بۆ چونکە بەرنامەمان دانە ناوە بۆ خواردن. ڕۆژانە چی دروست دەکرێت بۆ دانرێ؟ ئەی خۆی گوێ نایەتێ بەرنامە دانانی ناڵی بە خێزانەکەت ئەمە هەڵەیە تر ئەمە دووبارە مەکەرەوە بەم شێوەی بیکە. یان کاتێک کە چیتە با بڵێن میوانیەک هەرچیت بۆ دانرا ئەی خۆیت، لە دوای نانی نیوەڕۆ چی بە میوانی بۆ شوێنێک پاقلاوت بۆ دانراوە گوێ نایەتێ ئەی خۆی نازان. یعنی هەڵەی خواردنمان ئەجگار زۆرە، چیمان بۆ دانرای خۆین. ئەمە زۆر غەڵەتە. بۆچی کورد وایە؟ ئەگوتر لە سەردەمێکا کورد هێندە نەبوونی و برسێتی و هەژاری چەشتووە لە ئێستا کە کەوتۆ بەسەر مۆزایدی حەقی ئەوە ئەکاتەوە. ئەمە بەرنامەیەکی قەت لەگەڵ ئەوانین. بۆچی وافێت لەبەرچی؟ وەکو وتم لاوەڵەوە مرۆڤ ئەبێ بەرنامە دابنێ بۆ جەستەی خۆی. چۆن بەرنامە بۆ کارەکانت دانی؟ پێش هەموو شتێ بەرنامە بۆ جەستەی خۆت دابنێ بۆی بە تەندروست بژیت. بەڕاستیەوە زۆر پێویستە. بۆی توش شەکرە نەبی وریای شەکر بە، شەکر خواردن نییە بەڕاستی. بۆی تووشی هەندێک خەلەل نەبی بزانە لە ماڵەکەتا چی خراپە لای بە، وەکو لیمۆندۆزی و ساردی و سۆدە و نانی جیڕ و ئاردی سفر و
ئەو ڕۆنەی کەوا مەترسیدارە ڕۆنەکەیە کە بە گەرمکردن ئەچێتە سەر تەباخەکە کە گەرم بوو یەکسەر وەکو باغی لێت ئەمە مەترسیدارە فڕیە ئەو لابە شتێک بەکاربێن هەتا گە ڕۆنی خەستیش بێ کە سەلامەت بێت مەبەستم لە چییە؟ بەرنامەدانان بۆ خۆت بۆ ڕۆژانی خۆت پێویستترە تا بۆ کارەکانت کاتە چۆن ئەو بەرنمەیە دابنین چۆنی ئێمە لە خاڵی سفرەوە دەست پێ بکەین و هەنگاوە دروستەکانی ئەو بەرنمەیە کامانن باوەڕکە ئاسانە زۆر ئاسانە بۆ نمونە تۆ وەرە هەر چاکە چاچا هەر چاکەی بەیانیانت کاکەواز لە شەکر بێنە شەکر خواردن نییە شەکر مەترسیدارە بیکە یان بە دۆشاوی ترێ یان بە دۆشاوی تو یان ئەگەر هەبوو هەنگوین حتا ئەگەر هەنگوینێکی زۆر سادەش بێ سادە و ساکار هەیە شوشەی بە 6,500 حتا ئەگەر ئەوش بێ لە شەکر باشترە هەر لە بەیانەوە دەست پێ بکە باشە وەرە بۆ سەر نیوەڕۆ وریا بە سەرسفرەکەت بەبێ سەوزە نەبێت بەبێ لیمۆ نەبێ باس یەکەم بۆچی لیمۆ بەبێ لیمۆ نەبێ خۆی کیلۆی لیمۆ بە 1000 دینارە بەشی دوسێ ڕۆژەکەات زۆر پێویستە بۆچی پێویستە بۆی سەرەتان ڕێگەت پێ نەگرێت بۆی شێرپەنجە ڕێگەت پێ نەگرە سەیرم قسەیە لیمۆ هێندە کاریگەرە ڕێ لە شێرپەنجە و سەرەتان لیمۆ لە ئەمریکا 50 جار توێژینەوەیەک دووبارە کرایە و 50 جار دووبارە کرایەوە سیر ئەکا لیمۆ دژی خانەی سەرەتانیە بەڵام بە توێکڵەوە بیە لە ڕەنە بیخۆ وڵاتی وا هەیە خۆی با بڵێن ئاوی لیمۆی هەیە خۆی ئەیگرێ لە بازارە هەیە ئاوی لیمۆ داوێتی لە ئاساری کارەبای لەوەی کەوا ئاو میوەگرتن بە توێکڵەوە لە دەبا هەیە ماڵ نییە ئاوی لیمۆ لەسەر سفرەکەی نەبێ سەرەتان شێرپەنجە لە ناویانە ئەجگار کەمە ئەی بۆ لای ئێمە زۆرە بەرنامەی خواردنمان غەڵەتە بەرنامە ڕێژیمە نییە بۆ خواردن شارەزاکانمان ئیشیان لەسەر ئەم بوارە نەکردووە شارەزاکانی ئەو وڵاتانە بە تایبەتی وڵاتانی دراوسێمان ئیشیان بۆ سەر ئەم بابەتە کردووە بۆ سەر تەندروستی خەڵکەکەیان کردووە هەموو وڵاتێک و هەموو میلەتێک ئاوایە دڵسۆزەکانی شارەزاکانی ئیشیان لەسەر کردووە بۆ بەرنامەدانان بۆ خواردنی میلەتەکەیان چی باشە چی خراپە باشەکە هەڵبژێرە خراپەکە لابە بەڕاستی بە ئێمەش ڕۆژ بە هەر جاری شتێک ئەوەی کەوا باشە ئەگەر لە سا یەکیش بیکە هەر زۆر باشە ئەوەی کەوا باشە هەڵی بژین ئەوەی کەوا خراپە لای بین لیمۆ بخەرە سەر سفرەکەت با هەمیشە هەبێ لە سەر سفرەکەت خۆگەر ئاوی لیمۆ بێ و چۆنەڵێ لە دوکانەکانمانە هەندێک دوکان ئەسارەیەکی کاربایی گەورەدا بنێ و ساڵانە ئەو لیمۆیی کەوا بە توێکڵەوە ئەدرێ با بڵێن لە ئاسارە ئاوەکەی گیرەوە لە دەبا هەمان بێت کابرا کە پێویستی بچێ بیهێنێ لە ماڵەکەی هەیبێت زۆر باشە بەڵام ئەگەر نەبوو لیمۆ لە بازارە بێنە بیە لە ڕەنا لەگەڵ زەڵاتای خۆی وەکو دەرمانێکی خۆی چۆنی خۆی بیخۆ ئەمە پێویستە بۆی شێرپەنجە ڕێگەت پێ نەگرێ لە هەمان کاتا دژی قەڵەویە دژی چەوریە دژی التیهاباتە بۆ تەسفیەی خوێن بۆ پاکردنەوەی خوێن بۆ جۆرە هاشت بگرە بۆ بەرگری لە زوو توشبوون بە سەرما و هەڵامەت و ئەم شتانە یعنی سوودەکانی ئێجگار زۆرن 50 جار ئەو توێژنەوەی دووبارە کرایەوە لە ئەمریکا سێرەکە بەڵێ دژی خانەی سەرەتانیە بەڵام وەکو وتم بە توێکڵەوە هاتن سەریان داپۆشی بۆی کەس پێی نەزانێ سەرەتان ئێجگار زۆر بێ بەو شێوەی کەوای بینین تجارەتی پێوە بکرێت زۆر باشە مامۆستا لە گۆڤارێکی کوردیدا نووسرا بوو دروست بخۆ و گەنج بمێنەرەوە ئەم هاوکێشەیە شتێکی دروستە چۆنی ئەمە دروست بخۆین بۆی بە گەنجی بمێنینەوە جەستەی خۆمان پارێزین هەرچی نەخۆشی هەیە ئەو کارەکەی خواردنە هەرچی نەخۆشی هەیە ئەو کارەکەی خواردنە لە هەڵامەتێکەوە بیگرە هەتا سەرەتان شێرپەنجە بۆچی ئەو کارەکەی خواردنە کاتێک گەنجەگەیەنی تەمەنی با بڵێن 15 ساڵ تا 20 ساڵ تا 25 ئەمانە توانای جەستەی هەیە بۆ خانەکانی ئەنزیماتی لەشی جوان کارەکات ڕێکوپێک کارەکات بەڵام چی ئەیفەوتێنێ ئەو خواردنانەی کەوا ڕۆژانە ئەیخوا بۆ نمونە گۆشت ئەنزیمی هەرسکردنی تیان نییە وەکو گەنمێکی چەکەرە کردو وەکو سەوزەیەک وەکو خواردنێکی سروشتی خواردنە سروشتیەکان خۆیان ئەنزیمی هەرسکردنیان تایە خۆیان یارمەتی هەرسکردنیان جەستە ماندوو ناکەن تۆ جەستت ماندوو نەبوو بەو شێوەیە مایتەوە لە تەمەنی 20 ساڵیا مایتەوە بگرە لە تەمەنی 6 ساڵیا تۆ توانی خۆت بێڵیتەوە لەو 60 لەو توانایە کە هەتا لە 60 بەچی زۆر نزیک بە لە سروشت زۆر دوور بە لە موادی کیمیاوی و چۆن لێ خواردنە دروستکراوەکان و ئەوەی کەوا مادەی حافزەی تایە و خواردنە قوتووەکان و ئیتر شتە دروستکراوەکان بەڕاستی زۆر نزیک بە لە سروشت
چاکەمێنیتەوە بە تەندروست ئەمێنیتەوە ئەمە یەک دووهەم وەکوتم سەوزە و میوە گرنگی چاکی پێبە گوێمە بە خواردنی با بڵێن گۆشت و لە قوتوندراوەکان و مریشک و بە تایبەتی هەندێک خواردن هەیە چۆنەڵێ ئەوەی کا پرێتی لە موادی حافظە زۆر مەترسیدارە بەداخەوە ئەم قسەیەکەم پێم ناخۆشە بۆ خاوەن با بڵێن پەلەوەرەکان ئەوانەی کێڵگەی پەلەوەریانەیە باشە بۆ خۆی مریشکی داواجنەکەی خۆی ناخوات بۆ چونکە زانێت چی ئەیاتێ پرێتی لە هۆرمۆنات پرێتی لە خواردنی خراپ خۆی نایخوا یعنی هەڵی زۆری تیا بڕاستی ئەچێ خۆی مریشکی کوردیە خوا من پێم ناخۆشم قسەیەکەم باشە خواردنێکی بەرێ کە تەندروست بێت هۆرمۆناتی ئەوەندە مەیارێ بۆ ئیلا بگاتە 4 کیلۆ بۆی تۆ قازانت بکەیت یەکاکە لە 2 کیلۆیە بیفرۆشە لە کیلۆنیەوە بیفرۆشە بە گرانتر بیفرۆشە بە قازانجی بکەیت کاتێمە هەر لە نێو ماڵی خۆمان لە بازار و مارکێت و مجەمیدە و فرێزەری خۆمانە هەزارە هۆکاری نەخۆشیمان بۆ خۆمان بۆ تێبینیت 20 ساڵ زیاترە من نەمێشتۆ مریشکی کوردستان بێ بە ماڵمە مریشکی کوردستان ئەوەی کەوا لە داواجنەکانی کوردستانە پەروەردە چونکە ئەوەندە مەترسیدار چونکە زان چیە دێتەوە چۆن پەروەردەکرێت نەمێشتۆ نایڵە مریشکی هەر شوێنێشکی بە قەیناکە موادی حافظە بە هیچ شێوەی ئەوەی کەوا لە قوتوایە ئەو ماستانێکەوە ماست هاتووە دانراوە لە شوێنەکە پاش 6 مانگ لەبەر خۆر دانراوە پاش 6 مانگ ئەڵیان پسڕیوە هەرۆک خۆیەتی و ماستە پرێتی لە موادی حافظە هیچ شتێکیان ناژی کرم و بەکتریا هیچ شتێکیان ناژی بۆ بەکەرچی خواردنیەت نامەترسیدارە خواردنە لە قوتوندراوەکان ئامادەکراوەکان ئەوەی کە ئامادەی حافظەی تایە نا با سروشت چەندێ نزیک بێ لە سروشت ئەوەندە تەندروستی کامانن ئەو خواردنە بە سوودانی کە سروشت پێشکەشمانەکە یعنی ئەم ڕۆژان چۆن لە ژینگەی خۆماندا ئیسفادە لە سروشت بکەین زۆر باشە تۆ وەرە بەراوردی ژیانی ئێستا جەستەی ئێستەی کەسەکان جەستەیان تەندروستیان تەمەنیان نەخۆشیەکانیان جەستەی تەندروستی نەخۆشیەکانی تەمەنیشی بەراورد کە لەگەڵ 50 ساڵ لەمەوە پێش چیت بۆ دەرەکەوی جەستە زۆر لاوازە بەرگری زۆر کەمە نەخۆشی ئێجگار زۆرە تەمەن زۆر کورت بووەتەوە نەخۆشیەکان ئێجگار زۆرن بۆ دەبڕۆ سەیری خواردنەکان ئەنجاوەرە سەر خواردنەکانی ئەو کاتە چی بوو ئێستا چییە ئەبوایە ئێستا با بڵێن جەستە و تەندروستی و تەمەن زۆر باشتر بووایە هەتا ئینشاڵڵا بەرەم لەمە و دوا بەرەو باشترە ڕوا بۆ چونکە خەڵک تێگەیشت کە موادی کیمیایی مەترسیدارە کە شتە لە قوتوندراوەکان مەترسیدارن کە موادی با بڵێن موادی حافظە مەترسیدارە وڵاتان و زۆر میلەتان گەڕاونەوە بۆ سەر سروشت لەگەڵ سروشتە ئاشتە بنەوە کرمێک هەیە کرم جاران لە ئەرزە زۆر و زەبەنە بوو ئینتاجی پێینەکە پێین بۆ دروستەکە جاران هەموو ئەرزی با بڵێن هەموو وڵاتەکان پڕ بوو لەو کرمە شتە عوزویەکانی خوات با بڵێن شتە پاژماوەی ڕووەکەکانی خوات ئەیکرد بە پێین گیا ناخوا ڕێگی گیا ناخوا پاژماوەکانە خوا ئەیکا بە پێین پێینێکی زۆر چاک مرۆڤ هات چی کرد مرۆڤ هەڵەکانی زۆرن لەسەر زەوی هاتە و کرمەی ئیبادە کرد قەلاچۆی کرد ئێستا دیسان پەروەردە ئەکرێتەوە کێڵگە هەیە بۆ پەروەردەکردنی ئەو کرمە بۆی پێینت باتێ تۆ پاژماوەی ڕۆژانەیت خۆت فڕێنایی ئەیە بۆ کرمە ئەو پێین بۆ دروستەکە تێبینەکان زۆرن یانی کە مرۆڤ خراپەکاری زۆری کردووە بەڵام ئێستا بە خۆی زانیوە کە هەڵەن شتەکانی هەڵەیە ئەگەڕێتەوە بۆ دواوە ئەو کرمە پەروەردەکاتەوەی خاتەوە ناو عەرز باشە موادی کیمیاوی تر بەکار نایەنێ با بڵێن قڕکەری کیمیاوی بەکار نایەنێ موادی کیمیاوی هەبوودا و دەرمان زۆر کەم بۆ تۆ ئێجگار با بڵێن ئینشاڵڵا کۆتاییشی پێێت بەکار نایەت بەکار ناهێنرێت بەکارهێنانی ئێجگار زیانی زۆرە باشە ڕووەکاتەوە سروشت سەوزەکان بەبێ موادی کیمیاوی میوەکان خواردنە سروشتەکان جاران چیمان هەبوو جۆرەها خواردنی چاکچاک هەبوو لە شێلم و لە ترخێنە و نسکێنە و پەڵپینە و قەرەخەرمان و پەرشە و چی ئەنواع ئەشکال خواردنی چاکچاک کە ئێستا هاتووەتەوە سەر تەنها برنجێکی دروستکراویش مەترسیدار زۆر مەترسیدار دروستکراو تاجرمان بەداخەوە ئەجێ دروستکراوەیەنێ شتێکی سروشتی نایەنێ لەگەڵ دووسێ جۆر با بڵێن شلە و تەواو گۆشتەکەش هەرتاڵێ بە مادی کیمیاوی تێکڵاوەکرێت لەو شوێنانیکەوە حیوانەکە سەر لە ئێستاشا ڕووەکە سروشتیەکان بە تایبەتی وڵاتانی دەرێ هەر مەترسیەوەی لەسەرەکەوە لە ڕێی بەڕاد و لە ڕێی کارگەکانەوە پێ ئەگەیەنرێ
ئەوەژ مەترسی لەسەر نییە مەبەستە سەوزە و میوە بەڵێ بەشێکی زۆر لە سەوزە و میوە اینجا ئەم خانە پلاستیکیانە کە بەڵێ تیشکی خۆر کەمتر ئەگاتە لای ئەمە ژەر مەترسیان ژووری پلاستیکی ژووری پلاستیکی بەس لەبەر ئەوەی قازانج زۆر بکە و بەرهەمەکەی زۆر بێت و هەڵاوسێ بۆن مونە سەیری خەیارەکە بکە هەڵی تەپەدۆرە بێتام تامی هیچ نایە بێگومان سوودیشی نیە و زیانیشی هەیە بۆچی بەس مەبەستێتی خڕ و ڕێکوپێک و جوان و با بڵێن چۆن منەظەم دەرچێ ئینتاجێکی زۆر باشی هەبێ ئێتە زیانی چییە گرنگ نییە ئەو قازانج بکات بۆ ئەی بۆ خیارێک بەرهەم ناهێنی لە ژووری پلاستیکیە غرامێ موادی کیمیاوی تێنەکرد بێ غرامێ قڕکەری کیمیاوی بەکار نەهێنیت هەمووی سروشتی بێ چەند چاکە چەند بە نرخە تۆ توانێت ڕێکلامێکی بۆ بکەیت ئەم ژوورە پلاستیکی مەیە غرامێک موادی کیمیاوی بەکار نایەنم هەرزان چۆن خەڵک ڕوتیەکە زیانی ئەجگار زۆرە بەکار نەهێنێ باشە ئیتر ئەوەی کەوا لە ژووری پلاستیکی بۆ موادی کیمیاوی بەکار بەرهەمێت سەوزەیە خەیارە تەماتەی هەر شتێکە زۆر باشە جەنابەت ئاماژەت بەوە کرد کە تاکە هۆکاری سەرەکی نەخۆشکەوتنی ئێمە خواردنە بێگومان و باسی لەو باسیشت لەوە کرد کە چۆن بەرنامەیەکی دروست بۆ خواردنمان دابنین با پاش لە خواردن بزانین هۆکاری تر هەیە بۆ نەخۆشکەوتنی ئێمە تەنها خواردنە کە سەیریکە تەبەن منم قسەیە لە خۆم نایکەم کە نەخۆشی لە دەرەوەی جەستەوە نایەت نەخۆشی لە دەرەوەی جەستەوە نایەت بۆ ناو جەستە بۆچی مرۆڤ ڕەحم بە خۆی ناکە کاتێک کە خۆی بە چێژەوە خواردنی ئەخوا و ئەزانین سەرنجامەکەشی تووشی دەیەها نەخۆشیەکە بۆچی ڕحم و بەزەیی بەرامبەر بە خۆی باشە تۆ کەسێکە بینی زەختی هەیە باشە قەڵەویشە نیوەڕۆکە دانیشێ هەمووی لە بیرە بە هەمووی لە بیرەکە لە بیر خۆیە باتەوە نەک لە بیرەکە یعنی لە بیری خۆیە باتەوە کە ئەو زەختی هەیە کە ئەو قەڵەوە کە ئەو ینی تووشی تەنگە نەفەسی بۆ بەهۆی قەڵەوەکەیەوە کە ئەو دڵی مانووە کە ئەو خوێنی خەستە کەسی دانیشێ جاران چۆلی خواردوستە شەرەخۆ ئەمە ناوێنێکی ئەی بۆچی سەیتەرە بەسەر چۆن لێ ویستی خۆتان ناکەیت بەسەی لە ڕادەی خۆتان ناکەیت زاڵبی بەسەر ئیرادە و با بڵێن ویستی خۆت و حەزی خۆتە ناچی لەسەر ئەو سفرەیە بچی زەڵاتەیەک و میوەیەک بخۆیت مانجێک نابات لەش پاکە بێتەوە دڵ ئیسراحەتەکە خوێن پاکە بێتەوە چاوری نامێنێ ئەو کەتەی و ئەو با بڵێن ورگە هەمووی ئەتوێتەوە دڵی هەموو جەستە هەموو ئەندامەکان جەستە ئیسراحەتەکەن تەوژمی خوێنش بۆ خۆی دابەزێت و لەش ئیسراحەتەکە و دوو ژێبی لە شەکرە و لە جەڵتە و لە کەوتن لە جۆرە ها نەخۆشی بەڕاستی مامۆستا ئەڵێن ئێرانیەکان بە شەکر و لیمۆدۆزی و خوێ ئەڵێن سێ ژەهرە سپیەکە لە کۆمەڵگەی ئێمە و لە عایلەی ئێمە و مەتبەخی ئێمەدا کاریگەری و ئامادەگیەکی بەردەوامیان هەیە زۆر جار لە هەموو شت خواردنێکە ئەمانە بەکارێنین بە تایبەتتر شەکر بە پێم خۆشە کاریگەریە نەرێنی و خراپەکانی ئەم سێ مادە سپێمان بۆ ڕوون بکەیتەوە چ کاریگەری لەسەر جەستەمان بەجێ هەڵێت چ نەخۆشیەک بەرەو جەستەمان هێنن لیمۆندۆزی لە زوربەی وڵاتەکان وڵاتە پێشکەوت و عاقڵەکان بەکاری هێنن تەنها بۆ لابردنی ژەنگ لیمۆندۆزی بۆ نمونە لە ئێرانە مەمنوعە سابیشتی مەترسیداری بۆ ئەکرێت سۆدە بە هەمان شێوە مەمنوعە حسابیشتی مەترسیداری بۆ ئەکرێت نابێ بدرێ بە خەڵک بۆ خواردن بەکار بێنرێ ئەی بۆ ئێمە وانە بین ئەی بۆ ئێمە دوکانەکانمان شەربەتێک دروستەکە لیمۆندۆزی وەڵا بە حسابی ئاوی هەنار جا ڕەنگی تێکات تۆزێ توێکەڵ هەناریشی تێکە بۆ ئاوە هەنی پێم سەیرە بۆچی لە جیاتی ئەو لیمۆندۆزیە شەربەتێکی سروشتی دروست ناکەی بۆ نمونە ئاڵ و باڵ بۆ نمونە کوچەرات چ بە چایی چ بە شەربەت ڕۆکێکی بەتام مزر خۆش جۆرەها سوودی هەیە زوربەی وڵاتەکان بە تایبەتی وڵات عەرەبیەکان چای کوچەراتیانەیە شەربەتی کوچەراتیشیانەیە باشە لیمۆندۆزی یعنی بۆچی تۆ ئەو هەموو شتە مزر و ترشەت هەیە بۆچی لیمۆندۆزی بەکارێنی کە سوور ئەزانی زیانی هەیە باوەڕ کە ئەمڕۆ کوڕێکی گەنج هاتووەڵێ من برینم با بڵێن تووشی برینێک بووم کە بە خوێن دانیشم لێم پرسی تۆ بۆچی ئاوا کوڕێکی گەنجی وەکو تۆ بۆچی بە خوێن دانیش وەڵا لیمۆندۆزیم زۆر بەکارهێنا بە خوێن دائەنیشێت کاگەر بێت و بچێتە لای دکتۆرێکی با بڵێن پسپۆر ئەمەلیاتی بۆ کاری خوڵەی خاتە دەرەوە بەڵام لە جاییە ئەوە نییە و چارەسەری ژەکرێ زۆر چاکیش بەچی وای لاتەوە بە لیمۆندۆزی خواردن بە تایبەتی ئەو بستەیەکەوە لیمۆندۆزی پێوەکرێت کاکە لیمۆندۆزی خواردن نییە ڕجا ئەەکەم باوازی لێبێنین
چ شتێک هەیە ببێتە بەدیلی ترشە سماق بەکاربێنە زۆر باشە. لە ئێرانە باسی ئێرانت کرد، ئەو لیمۆیی کە من باسم کرد ئەوان بەرهەمی خۆیانە، هی لیمۆی خۆیانە لە با بڵێن باشووری ئێرانە لیمۆیەکە بەرهەمیەت، لیمۆ ئەمانی پێوترێ، لیمۆ بەسڕەکەی. ئەوان بە سەوزی ئەیەن لە عەسارەی کارەبایی ئاوەکەی گرن تڵپەکەی بەکارێنن وەکو ترشە سماق. ئەی بۆ ئێمە جوانەکەین، بۆچی هەموو شتێکمان لێەوە بۆ بێت، بۆچی ئەوەش نهێنین؟ ئەوەش ئێنین، ئەوان چیەکەن؟ ئێمە ژەواکەین. ئەسڵان سەرەتان ئەگەر ئێستا لە ساعت 50 ئەو کاتای بێتەوە لە ساعت 5 و لە ساعت 6 و ئەگەر بگاتەوە لە ساعت 10 سەرەتان بگاتەوە لە ساعت 5 کە ئێستا ئەگەر بڵێم لە ساعت 50 بێت سەی بەس بە لیمۆ، بەس بە لیمۆ. دوایەوە سێری کە ئەو وڵاتە بەرسیلە بە هەمیشە لە هەر دوکانێک کاپتەیە بەرسیلە هەیە، ئای بەرسیلە هەیە. ئەی بۆ ئێمە نەمان بێ؟ بۆ ترشە سماق بەکارنانی لە جیاتی هەموو ترشەکان چەند بە سوودە. خۆ تۆ ناچی یەک دنیا ترشە سماق بەکاربێنی، ئەوەنی کەوا مزری ئا بۆ خواردنێکەوە تۆ دروستیەکەی کە مەبەستە، ئیتر شلەکەیە یان زەڵاتەیە. ئیتر خۆش شتەکانی تریشت دنیای شتی تری ترشمانەیە. هەڵوژەی ترش، هەڵوژەی مزر، هەڵوژەی هەورامان بۆ نمونە. بەڵێ. کوچەرات هەیە، زریشک هەیە، بەرسیلە هەیە. یانی شتی ترش و مزرەمەنی سرکەی سێ و سرکەی ترێ، هات سرکەیە بێ. مزرەمەنیەکان زۆرن تۆ بچی لە جیاتی لیمۆدۆزی بەکاری بێنی. مامۆستا ئەم سێ مادە سپیە و سۆدەژ ئیزافە چ کاریگەری لەسەر جەستە جێهێڵن، چ نەخۆشیەک بۆ جەستە ئەهێنن؟ سۆدە زۆر مەترسیدارە. سۆدە بەکاری هێنن بۆ لێکردنەوەی چەوری تەباخ. ئیتر ئەو ئامێرانەکە چەوریەگرێ، سۆدە باشترین لێکەرەوەی بۆی. وای لێ کاتەوە کەنەوەی هیچ پێوەنە وەکو چۆن لیمۆندۆزی هەڵێەوە شوێنی بەکاری هێن بۆ پاکردنەوەی تەوالێت. سۆدە خواردن نییە. بۆ لە جیاتی سۆدە خومرە ناکەیتە ناونانەوە. سوودی هەیە، خومرەکە سوودی هەیە، نەک زیانێ بێت. سوودی زۆر زۆر پڕێتی لە ڤیتامین B لە جیاتی سۆدە. هەندێک ماڵ هەیە من ئاگادارم کە سۆدەکە ناو گۆشتەوە لە بازوو بکڵێ. ئەنجا بۆ واکەیت شتێکیکەی تێ بکە بازوو بکە. جۆرە هاش دێ. یان بێتەوە سەر شەکر. بەڵێ. زوربەی ماڵەکان ترخۆ زۆر ماڵ لێرەش ئەو ئیناینە ئەکات شتێکیکە دانێ بۆ لە جیاتی شەکر، یان کشمیشی پێوەخوا، یان خورمایەکی پێوەخوا، یان شتێک لەو بابەتە کە لە جیاتی شەکر. ئەمانە باشن ببنە بەدیلی شەکر. زۆر زۆر باش. بەڵام خۆ تۆ ئەگەر بەیانیان چاخۆیت بڵێ لە جیاتی شەکرەکە چی بخۆم، یان دۆشاوی تریان دۆشاوی تو، یان ئەگەر هەبێ هەنجوینەکە هەر زۆر زۆر باش. باوەڕکە ئەگەر بێت و مرۆڤ بیکە بە چۆنەڵی پیشەی خۆی بیکە بە عادەت لە جیاتی شەکرەوانە بەکاربێنێ، پاش 5 ساڵ نابە ئەنجامی زۆر نایابی بۆ دەرەکەوێت. مامۆستا ئێمە هەر عادەتەن کۆمەڵگەیەکی چاخۆرین، چا حزورێکی زۆری هەیە، ئامادەگیەکی زۆری هەیە، هەر خودی چاکە بۆ خۆی هیوا هەیە ڕۆژی 10 تا 15 چاخوا، ئەگە هەر بەبێ شەکریش بێ یا بە شێوەیەکی تەندروست بیخوا کاریگەری چییە لەسەر جەستەی مرۆڤ؟ سوودی هەیە یان زەری؟ هەڵەمان زۆرە. هەڵەمان زۆرە. بۆ نمونە هەڵەکەی چاخواردنمان، هەڵەی چاخواردنمان چۆن چۆنیە. چا خەست نەبێ باشە. چای خەست بۆ جگەر خراپە. ئێرانیانە بێ وەکۆڵێ. بۆ ئەعساب خراپە، لیانی دڵ تێکەیات. کاتێک کە تۆ شتێکی بەسوودە خۆیت و بەڵام چایەکەی بەدوایە ڕیخۆڵە چا مادەیەکی قابزە، تانینە قابزە، ڕیخۆڵەکان ئەهێنێتەوە یەک. ئەو ڕیخۆڵەیە سوود لەو خواردنە باشە وەرناگرێ. خۆگەر بێت و با بڵێن دەرمانێک بێ، یان ئەگەر شتێک با بڵێن میوەیەکی چاک بێ، چاکت خوارد نایڵێ ڕیخۆڵەکە یەکەوە یەک، نایڵێ تۆ سوود لەو خواردنە چاکە وەربگری بە حوکمی خەستەکە. چا خەست نەبێ باشە، باوەڕ کە چایەک بۆ نمونە ڕێژەکە ئەگەر کەوچکە چایەک بێ، کەوچکە چایەکی ئەتیادی، یان یەک ئەیارە چا بۆ 2 پەرداخ 3 پەرداخی ئاوا چا ئاو زۆر باشە. یعنی یەک ئەیارە چای ئەتیادی بۆ 3 پەرداخ ئاو، ئەو ڕێژەیە زۆر زۆر باشە. ئەمە یەک. دووهەم ئێمە نازانین چا لێ بنین. چا نابێ بخرێتە سەر ئاگر. ئاوە گەرمەکە چاکەی تێکە و داینە تەواو. بۆ ئەوەی سارد نەبێتەوە لەسەر کترێک دەمی کترێکە دایبنێ، یان لەسەر دەمی سەماوارەکە دایبنێ، یان لەسەر ئاگرێکی ئێجگار هێواش دابنێت تاوانەی تا ئەوەنەیەکەوە ئەخورێتەوە تەواو.
ئێتە تۆ چا لێت ناوە ئیخیتە سەر ئاگر بە تایبەتی چایخانەکان یعنی حیفە بەڕاستی تۆ چێڵی چایەکم بەرێ بەڵام با ڕوون بێ چاکار زۆر ڕوونە کەچی زێراکەڵی چای نازم بڵێم تاڵترین شتە ئەڵی چای مازووە ئێ باشە خۆتۆ ڕوونە سەیرەکەی زۆر ڕوونە کەچی ئەمەندە تاڵە ناخورێتەوە شەکری تێ کردووە تقریبن دووسێ ئایر شەکری تێ کردو مەجبوری تۆزێککە تێڕایی هەر تاڵە تێڕایی هەر تاڵە ئەمە کەی چا خواردنە ئێمە نازانین چا بخۆین ئەوە چا خواردن نییە ئەوە زیانی هەیە شەکر خواردن نییە شەکر بەکار نەهێنرێ باشە ڕجا ئەەکەم تا ئەوەنێکەوە خۆت بەکارەدەنا با لە خۆتا کۆتایی پێبێت مەیە بەرناڵەکان بۆ نەکبەتی ئێسش لە بایعەکە هەر بەس شەکر ماوەتەوە شەکرە وردادان بە خەڵێن شەکر خواردن نییە مامۆستا ڕۆڵی بەهاراتەکان لە نێو مەطبەخ و خواردنگاکانماندا کۆمەڵێ بەهاراتمان هەیە ئاڵەت و زەردەچەوە و شمڵی و کۆمەڵێشتی تر جادرە و ئەمانە چ کاریگەریەکی باشیان هەیە و چۆن ئەتوان هاوسەنگی لەشی ئەمە بپارێزن و ڕاگرن ئەگەر ڕاستیت ئەوێت ئەگەر ڕاستیت ئەوێ ئەوە دەرمانخانەی ماڵە بەڵێ دەرمانخانەی ماڵە دەرمانخان سوودەکانیان چین چۆنەتی بەکارهێنانیان چییە لە چ کاتێکا لە نێوچی خواردنێکدا بەکار بهێنرێنەوەوانە ئەمجا ئەو هەموو دەرمانە بەنرخە ئساکرێت تۆ یەکەیەکی سوودەکانی بژمێری ئێستش ئەو زانە با بڵێن بەریتانیا ماوە ناوی لیکلێرکە خۆی دەرمان سازە بەڵام تر پرۆفیسۆرە لەو بوارەی خۆیان وتوویەتی ئەگەر بێت و تەنها شمڵی بخەیتە لایەکی دەرمانخانەکە هەرچی دەرمانی سەرزەوی هەیە بخێتە لاکەی تری شمڵێکە دەرمانە بۆ هەموو نەخۆشیەکان ئێستا ئێمە هەستمان بەم کاریگەریە نەکردە تۆ بڵێ لە فەرمودەی پەیامبەری ئیسلامیشدا ئاماژەی پێ کردووە تۆ بڵێ ئەو کابرایە حەدیسەکەی پێغەمبەری صلی الله علیه وسلم خوێن بێتەوە کە فەرموویەتی استشفوا بالحلبە لەناو ئەم هەموو دەرمانانە لەناو ئەم مڕووەکانە فەرموویەتی استشفوا بالحلبە شیفای خۆتان بدەن بە شمڵی نەخۆشیەکانتان هیچ نەخۆشیەکی لا نەبردووە نەخۆشیەکانتان چارەسەر بکەن بە شمڵی ئەبێ لە دەرمانخانەکە هەبێت ئەبێ لە ناو نانەکە هەبێت کە جاران شمڵی و ڕەشکە و بگرە ڕازیانە و کژنیژ و ئێتە جۆرە هاشت مەحلەب و نازانم جۆرە کاخڵی و جۆرە هاشت دەکرای ناو نانی زوو ئێستا ئافرەت ئەگەر نانیش بکە ئەچێ سۆدەی تێیەکە یان ئەو پەڕی ئەگەر تۆزێ وریا و عاقڵ بێت سۆدەی تێ ناکە خومرەی تێیەکە ئەی کووا شتە بە نرخەکان بۆ تێ ناکەیت باشە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو حەدیسەی هەیە استشفوا بالحلبە زانایەکی تریش فەرموویەتی چی لو يعلم الناس ما في الحلبة يعني شملي لاشتروها ولو بوزنه ذهبا ئەگەر خەڵک بزانن شمڵی چەند بە نرخە ئەگەر چیلۆیەکی بە چیلۆیەک ئاڵتون بێ ئیکڕن چیلۆیەکی ئەگەر بە چیلۆیەک ئاڵتون بێ شمڵی ئەکڕن خۆ ئەگەر بێتە سەر شمڵی چەکەرە کردو باوەڕ کە ئەوەندە بە نرخە نەخۆشی نییە چارەسەری نەکە زۆربەی طبعا وڵاتە عەرەبیەکان زیرەکن لەو بوارە لە بواری ڕوەگناسیە زیرەکن بۆ نمونە ئەوان ملوخیە ناسن ئێستاش کورد بەکاری نایەنە و نایناسی چەند حیفە چەند پێ ناخۆشە چەند خەفەتی پێخۆم ملوخیە ها مسرەکان ئەڵێ ملوخیە بەلارانە بە کەروێشکەوە لە شارە زۆر زەبەنە هەیە لە ناوچەی خوڕماڵ هەیە لە منطقەی ڕانیە هەیە لە شوێنە تەڕ و ئاودارەکان لەناو بێستانە هەیە لە شارە زۆر پێوترێ مرخنچێنە شارە زوریەکان ڕێزم بۆتان خۆشەویستیم بۆتان بیخۆن بیکەن بە چێشت خواردنێکی زۆر چاک زۆر بە نرخ کوردەواری من حەزەکەم بیناسێ زۆر بە نرخەوە خواردنە زۆر بە نرخە جام بەسم لە ڕوەگناسیە عەرەبەکان وڵاتە عەرەبیەکان شمڵیان بە سەوزی هەیە بۆ خواردن بۆ شلە ئێمە ئەڵێن چی لێ بنین کاکە ئێمە چیە زانین بەڕاستی لە شلا لە دروستکردنی شلا وڵاتی وایە 12 جۆر سەوزەی کردووە بە شلەیەک یەک ناوی لێ ناوە سەبزی خۆرشتی خواردنی شلەی سەوزە ئەی بۆ نەمان بێ بۆ بەکاری نەهێنین باشە بێنە بەس شمڵی سەوز کاکە لە ماڵەکەی خۆتا بیڕوێنە چەندین جانەیەک
یان چەند سنووقێک خۆڵی تێ بکە و شەمڵی بڕوێنە با سەوز بیکە بە شلە ئەڵێ ئەو ئافرەتەی کە شمڵی بە سەوزی بخوا مناڵەکەی قژی زۆر ڕەش و بەقوت و چاکە بێ چاوی بەقوتە بێ جستەی چاکە بێ بۆ چونکە هەچی ڤیتامینات بڵێ تایەتی زۆر باش مامۆستا لە چوارچێوەی بەهاراتەکانە هەندێک کەس فێر بوون ترشەسماقی ئەسڵ بەبێ خوێ ئەخۆن ئەمە هیچ خراپیەکی تیانێت ترشەسماق خۆی بەتەنها خۆی بە تەنیا بەبێ ئەوەی کە خوێیەکی لەگەڵا بەکار بەسمەوەی لەگەڵ چی ینی خۆی ترشەسماقەکە خۆی بەس خۆی خۆ بۆچی ینی هەر بۆکو مزرەمەنیە وەکو بەکارێنانی لە خەیار و ترۆزی ئەو شتانە لەگەڵ خەیار و ترۆزیە زۆر ئاسایی بۆچی زۆر ئاسایی بگرە زۆریش باشە زۆریش باشە مادام پێیەکەوە حەزی لێکە زۆر چاک ئەو کەسێک کە لەگە خوێدا تێکەڵیەکە خوێ بۆچی خوێت پێویست ناکە مەگەر یەکێک تەوژمی خوێنی پێی دابەزێ زەختی پێی دابەزێ تۆزێ خوێ بەڵام مەڵای هەر پێویست ناکە زۆر باش مامۆستا هەندێک خواردنی ترمان هەیە شازن وە مرۆڤ زۆر شازەکان بەکارێنن بۆ نمونە پیاز و سیر و زەنجەفیل و بیبەری تیژ و ئەمانە ینی کۆمەڵێک کەسی کەم ئەیخۆن ئەمانە چ سوود و کاریگەریەکیانێ باز لەوە ئەکرێت کە سیر و زەنجەفیل بە شێوەیەکی گشتی زۆر بۆ جەستەی مرۆڤ زۆر بە سوود و باشن پێم خۆشە باز لە کاریگەری و گرنگی ئەم چوار خواردنەوە ئەگە خواردنی تریش هەبێ بۆمان باس بکەیت خەفەتم بەو قسەیەت کرد کە فەرمووت هەندێک خواردنمان هەیە شازەوەکو پیاز دانایەکی لەبەرەوە ئەوەندە خەڵک لۆمەی خواردن ئەوانەی کە ئەیخۆن لۆمە کراون زۆر جا مرۆڤەکان نابێت هەر نزیکیشی کەون ئێستا وەکو خۆم هێندە حەزم لێتی بەڵام لەبەر کۆمەڵگە ناتوانی ینی زانایەکی فەڕەنسی وتوێتی پیاز لە سێو باشترە پیاز لە سێو باشترە بەڵێ بە سێو چی وتراوە ئینگلیزە و مەسەلەی هەیە فارسی شەیەتی ئینگلیز وتوێتی When apple a day keeps the doctor away. فارسی وتوێتی ڕۆزی یەکسی بخورید احتیاج بە تەبیب نەداری ئەمە بۆ سێو ئەی ئەو زانا فەڕەنسی کەوتوێتی پیاز لە سێو باشترە چی حەق کاتە حەق مەگەر خەفەت بۆم بۆ قسەیە کاڵەی هەندێک خواردنمانەیە شازە باشە ئەمە پیاز دوای وتەی چ کەشەیە ئەڵێ ئەگەر چوویتە وڵاتێک چۆن ئەڵێ سەفەرت کرد بۆ شوێنێکی دوور پیازی ئەو شوێنە بخۆ بۆ ئەوەی پیازی ئەو شوێنت خوارد ڤایرۆسی ئەو شوێنە دەرەقەتت نایەت پیاز بە نرخە پیاز زۆر بە نرخە خواردنێکی زۆر چاکە پێش هەموو شتێ بەرگری جەستە بەهێزەکە بەرگری جەستە بەهێز دەکات دژی هەموو ڤایرۆس و بەکتریایەک سوودێکی ئەجگار زۆریە دژی التیابات خوێن تەسفیەکە ئیتر سوودی ئەجگار زۆرە دەوەرە سەر سیر یەک سوودی سیر پێ بڵێم یەک سوودی ئەوەی کەوا زەختی خوێنی هەیە زەختی بەرزە قەڵەوە دەمارەکانی دڵی پیان و تۆ تەسک بە تۆ پێویست بە ئیکۆ و چی و چی و چیەکە قەڵەوە ئیتر وەزعی ناخۆشی هەیە ئایا ئازانی ئەو وەزع چارەسەر ئەکرێت ئایا ئازانی ئەو وەزع چارەسەر ئەکرێت بەچی چەندین نمونەمەیەکە ڕزگاریان بۆ چاک بنێتەوە زەخت ئێکوا لە تۆ بکمیا خۆ زەخت چارەسەری نییە بەڵام ئەمەی کە ئێستا بۆ باسەکەم زەخت چارەسەرەکە نیو کیلۆ سیر شەو ڕۆژێ لە ناو سرکە بیخوسێنە کەوچکە چێشتێک مێخەکی هەڕاویشی تێکەڵاو بکرێت کەوچکە چێشتێک جاترشی تێکەڵاو بکرێت جاترە و مێخەکی تێکەڵاو بکرێت بانی و پەرداخ با ئەو سرکەی کە تەیەکی تۆزە زیاتر بێت باشە پاش دوو ڕۆژ دەری بێنەرەوە سیرەکە دەربێنەرەوە پوشەکەی لابە بێ لە ئەسارەی کارەبایی ئاوەکەی بگرە بە کورتی ئەو تاموبوونەی مێخەک و جاترەکەشی هەڵمژیوە سوودەکەشی زیاتر بووە بۆنی سیرەکەش کەمە بێتەوە بێ لە ئەساری کارەبایی ئاوەکەی بگرە ئاوەکەی هەر چەندێک بوو نیو پەرداخ سرکەی سێوی تێکەڵاو بکە سرکەی سێوی خۆماڵی ئەنجا دەست بکە بە خواردنی ڕۆژی سێ جارجاری یان یەک کەوچکە چایان کەوچک و نیوێک بیکەرە پیاڵەی گاوە بیخۆ بەردەوام بە تا ئەم خەلەلانەی کە باسم کرد بۆ چارەسەرەکە لە قەڵەوی لە زەختی بەرز لە تەسکبوونەوەی دەمارەکانی خوێن و بۆری دڵ و ئیتر نازانم لە جۆرەهای کێشەکە هەمووی هۆکارەکەی چەوری و هەڵە خواردنی خۆمانە ئەمانە هەمووت بۆ چارەسەرەکە ئیتر بزانە بە 3 مانگ بە پێ جەستەکە بە 3 مانگ بە 4 مانگ بە 5 مانگ لەوە زیاتر ناخایەن ئەو سوودە بە نرخەی هێسیر ئەو کاتێک کە سیر ئەکرێتە ناو شلەوە وەکۆڵ ئەو بۆن و بەرامەی هەر باش بەڵام ئەمە بەم شێوەی تۆ کردت بە دەرمانێکی زۆر بە نرخ هاوتم کەوچکە چای یان کەوچک و نیوێ
لەوە زیاتر نەبێت. ئەوانەی کە سیر هەر ڕاستەوخۆ بە کاڵی ئەخۆن یان تێکەڵی ماستیەکەن یان هەراوە ئەی خۆن وەکو میوەیەگەی خۆن. وڵاتی وایە کردوەتی بە بەرنامە هەموو هەفتەیە یەک ڕۆژ تەرخان کراوە بۆ سیر خواردن. ئێستا کۆریەکان لە وڵاتی خۆشمانە هەمیشەکە لە نزیکە قسەیان لەگەڵاکەی بەردەوام سیریان خواردووە. زۆربەی وڵاتەکان لای ئەوان ئاسایی و لای ئەمە سینیەکان کۆریەکان زۆر وڵاتیەوە منتقی ئیستیوایانە. مامۆستا پێم خۆش باس لە زەنجەفیل و بیبەری تیژ بکەین کە ئەمانەش هەن و بەڵام وەکۆڵێ بەکارهێنانیان هێندە قورسە لە ڕووی ئەوەی کە تون و تیژن مرۆڤ کەمە توانێت خۆی لێیان بدا. ئەو وڵاتانەی کەوا تونی زۆر بەکارهێنن شێرپەنجە لە ناویانە زۆر کەمە. وەکو هیندستان شێرپەنجە لە ناویانە زۆر کەمە. تونی خواردن پێویستە. بەهارات و داودەرمانی ناوموبەق پێویستە بە هەموو جۆرەکانیەوە. ئەڵڵاهومە ئەگەر کەسێک برینی مایدەی هەبێت زەنجەفیل و بیبەر و سیر خۆی لێ بپارێزێ قەی ناکە. برینی گەدەی هەبێت ئەویش پێش خواردن نەیخوا. ئەجنا تۆ هیچ کێشەیەکت نییە بۆ بیبەر نەخۆیت بۆ زەنجەفیل نەخۆی بەتایبەتی لەگەڵ ماست و دۆغرمە و شنە و زەڵاتەکەی خۆتە بۆ جۆرەها بەهارات نەخۆی لەبەرچی جۆرەها سوودی هەیە. نایڵێ یەک زەڕە ئیلتیهابات لە هیچ شوێنەکە دروست بێ. نایڵێ غرامێک قەترەیەک نوقتەیەک ئەو لە شوێنەکە زیادە دروست بێت. باشە دژی غازاتە دژی تەمەڵی هەرسە ئیتر نازانم یان جۆرەها سوودی چاکچاکی هەیە. دژی سەرمایە دژی خانەی سەرەتانیە بۆ بەکارنێت. بەکارهێنانی پێویستە. مامۆستا کۆمەڵی خواردنمان هەیە ڕۆژانە ئەگەر خۆیان پێگاتەکان لە بەرهەمی ڕووەکی و ڕۆنی بێ ئەوە بە کۆمەڵی خواردنی دیکە وەکۆڵێ ئەڕازێنرێتەوە. محەلەبیە ئەکرێت دارچینی و گوێزی هندی بەسەر ئاکرێ. کاتێک کە ئێمە دۆ لە ماڵاندا هەیە یا شوید یا قەزوان یا کۆمەڵشتی ڕووەکی تێکرێ. ئەم نمونانە تا چەند باشن ینی تا چەند کاریگەریە خراپەکانی بەرهەمە ئاژەڵیەکان بەم بەرهەمە ڕووەکیان کەمەکرێتەوە. کاتێک ئێمە دۆیەکی خەزدیان بوونە ڕۆندار یان مەحەلەبیەکی شیرین و شیری تێدایە ئەم دارچینی و گوێزی هندی و یام قەزوان و شویتە بۆ ناو دۆکە چ کاریگەری سوودێ بەسەرم خواردنەوە بەجێ هێڵێ. دارچینی بەتایبەتی لە زستانە خواردنێکی زۆر چاکە ینی بەکارهێنانی زۆر زۆر باش و پێویستە بۆ نایڵێت جەستە سەرمای بێ نایڵێت جەستە سەرما کاری تێ بکە. دارچینی لە هەمان کات دژی چەوریشی چەوری لەش و ناوخێن ئەتوێنێتەوە کەواتە تۆ کاتێک کە تۆ فەرمود محەلەبیەکە خۆی شیرینە زۆر زۆر باشە پێویستە لەگەڵیا. کوردەواری هەرچی کردووە زۆر ڕاستە زۆر باشە. یان کاتێک کە دۆیەک ئەخۆیت قەزوانی تایە شویتی تایە جۆرهاشتی تایە یعنی دۆکەت دەوڵەمەند دەکات دۆکەت دەوڵەمەندەکە بگرە نانای تیا بێ زۆر باشە حتاگەر تۆزە جاتری تیا بێ زۆر باشە یان ئەگەر هەر نەبوو پۆنگەی تیا بێ زۆر زۆر باشە. دۆکەت دەوڵەمەندە بێت لە هەمان کاتە هەرچیش بەهێز دەکات. یعنی ڕووەکە پزیشکیەکان ئەمان هەمووی ڕۆیکی پزیشکین هەر چۆنێ بیگری بەکاری بێنی یعنی بە نرخە ئەجگار سوودی باشی هەیە هەر چۆنێ بەکاری بێنی لاج کاتەکە بێت بەس بە هەڵە بەکارنێت. زۆر باش مامۆستا باس لە شێرپەنجە کرد. لە هەرێمی کوردستاندا شێرپەنجە و سیل و سەرەتان ئەمانە کۆمەڵێ نەخۆشی زۆر گومناو بوون بەڵام لە ئێستا بوون بە نەخۆشی سەرەکی و ناسراوی نێو خەڵک. لە ئێرانە کەمتر ئەم نەخۆشیە ئەبینین ئەمە پەیوەندی بە چیەوەی ئەمە ژەر پەیوەندی بە خۆراکەوە هەیە چۆن خۆمان لەم نەخۆشی خراپانە بپارێزین. ئێمە مەجبورین ناوی وڵاتە دراوسەکانمان بەرین بۆ چونکە دراوسێن و ئاگامە لیانە کە نەخۆشیەکانیان چییە وەزعیان چۆنە ئەوانیش ئاگایان لە ئێمەیە ڕۆژانە چەندین خەڵک سەفەرەکە بۆ ئێوە بۆ چارەسەر. زوربەی ئەیادەی پزیشکانی ئێوە و خەستەخانەکانی هەمووی کوردیان دیوە عراقیە بۆ لەبەر چی ئەمە هۆکاری زۆرە. پێش هەموو شتێک لێرە بەرنامەی خواردنمان غەڵەتە هۆکاری تریشێ بەم لێران نەیڵێم ئەوم کە زەیزانێت. بەرحاڵ بۆ نمونە شێرپەنجە خۆ هەر ئێران نییە شێرپەنجەتیایە زۆر کەمە زوربەی وڵاتەکان شێرپەنجەتیایە کەمە. لە یۆنان شێرپەنجە کەمە لە ئەسپانیا کەمە لە ئیتالیا کەمە بۆ ئەوان بە حکمی ڕۆن زەیتون یعنی تەنها ڕۆنێکە بەکارهێنن ڕۆن زەیتونە. ڕۆن زەیتون زۆر بەکارهێنن ڕۆن زەیتون زۆر گرنگە زۆر پێویستە. سیریش بە هەمان شێوە هەج وڵاتێ سیری زۆر تیاخورا شێرپەنجەتیایە کەمە. ئەی ئێران بۆ خۆ ئەوان لەوانەیە بۆ شێوە ڕۆن زەیتون بەکار نێنن وتم لیمۆ
ئەوان لیمۆکە زۆر گرنگە کە ئەنجامەکەی ئەوەی کەی بینین شێرپەنجە لە ناویانەکەمە ئەمە یەک دووهەمیش زۆر نزیکن لە سروشتەوە خواردنەکان سروشتی ئەجگار سروشتیە میوان هی خۆیانە زۆر و زەبەنە زۆر چاکە سەوزەیان بە هەمان شێوە بگرە شلیان هەیە سەوزەیە هەر یەک پارچە یەک دنیا سەوزەیە 12 جۆر سەوزەیە هەموو هەفتەیە بەکارێنن دوای ئەوە ئێمە وەرسەر ئێمە لیمۆ زۆر دەگمەن بەکارێت لەسەر سفرێ ئێمە ئەمە یەک دووهەمە خواردانەی کەوا بۆمانیت کەس نازانێت سەرچاوەکەی چییە کەس نازانێت سەرچاوەکەی کوێ و چی تێکراوە چۆنیش دروست کراوە ئەجنا بۆ شێرپەنجە ئەوەندە زۆری لێرە یعنی بە دووادا چوون نییە بۆچی شێرپەنجە لێرە ئەوەندە زیادی کرد بە چەند ساڵێکی کەم آخر چەند ساڵێک هەمووی تا 12 ساڵە شێرپەنجە بەم شێوەیە زیادی کردووە بە دووادا چوون نییە داتا هەیە کە شێرپەنجە چەند زیادی کردووە بەڵام بە دووادا چوون نییە بۆ هۆکارەکەی کە بۆ ئاوا زیادی کرد ئەمە دراسە نەکراوە لێکۆڵەوەی لەسەر ئەم نقطەیە نەکراوە ئەکرێت با بڵێن بە دووادا چوونی بۆ بکرێت تیمێک دروستەکەم ئەی نێرمە ئێران بۆ لەوێ شێرپەنجە کەمە با دیراسەی خواردنەکەیان بکەن با دیراسەی لیمۆ بکەن لە جیهانە با دیراسەی ئەو توێژینەوەنە بکرێت کە لەسەر لیمۆ کراوە یم لێرە بڵاویەکەمەوە بۆ خەڵک مامۆستا قەڵەوی لە کۆمەڵگەی ئەمەیە دیاردەیەکی بەرچاوە زۆربەی زۆرمان قەڵەوین و قەڵەوی پێمانەوە دیارە هۆکاری ئەمە بۆ چیە گەڕێتەوە چ کاریگەری و خراپیەکی هەیە بۆ تەندروستی ئەمە ئێمە بەرهەممان چییە وڵاتی ئێمە بەرهەمی هەیە وڵاتێکی بە بەرهەمین خەڵکانێکی بە بەرهەمین هەر بەکاربەرین بە بەرهەم نین کەواتە جوڵەشمان نییە چالاکیمان نییە باشە سێژەمیش ئەخوا هی وا هەیە بەو سێژەمەشەوە ناوەستێ ئەڵێ وەڵام من دکتۆر پێوتم زۆرخۆری کەمخۆری دایم خۆر بە هەموو تا غەڵەتە سێرە وڵەتە هەموو تێ چەند غەڵەتە غەڵەتەکەی لە چیە مامۆستاکە ئەم قسە کاکە بۆ هەموو کەس پێویستە کەمخۆر سێژەمەکە شێشتا زۆرە کەمخۆر سێژەمەکە تەواو سێژەمەکە بەڵام کەم تێر نەبیت و هەڵسە خۆت ڕابێنە دوای ئێواران هەتا بتوانی خواردنەکە سووک بێ باشە نەک بە ئارەزووی خۆت چیت بۆ داندا بیخۆیت ئەسڵەن ئێواران چێشت باش نییە خواردنی بەیانیان بۆ ئێواران زۆر سەلامەتە زۆر چاکە جایمەوە سەر ئەو بابەتەی کە باسم کرد ئێمە جوڵەمان نییە لە هەمان کاتا ئەخۆین خواردنەکەشمان زۆرە ئێجگار غەڵەتە ئێجگار هەڵەکە گەورەیە هەتا بتوانی کەم خۆری بباشە زۆریش بجوڵی باشە وڵاتی وایە شەکرە لە ناویان نییە بۆ چونکە زۆر کەم خۆرن زۆریش ئەجوڵێن شەکرە لە ناویانە نییە ئێمە تەمەنی 30 ساڵە جەڵتە لێ دەات ئەمە هۆکارەکە چییە جەڵتە لە دەرەوە بۆی هات نا لە خودی جەستەکایە لە ماڵەکەی خۆیەتی ئەخوا ناشجوڵێ مامۆستا قەیوم باست لە ڕۆنی زەیتون کردووەکو ئەو ڕۆنە لە کۆمەڵگەی ئێمەدا ڕۆنێک بەکاردێ ڕۆنی زەیتووە ڕسمی گوڵە بە ڕۆژەشی لێ دراوە کە ئەمە پێم وایە درۆیەکی شاخدارە چونکە ڕۆنی گوڵۆژە هێندە گرانە لەوەچێ بە سەرمایەدارەکانیش نەخۆی و نەکردرێ ئەم ڕۆنە کە بەردەوام لە خواردنی ئەمەدا ئامادەیەکی زۆری هەیەوە زۆریش بەکار ئەهێنرێت چ کاریگەریەکی هەیەوە زیان و خراپیەکانی لە چیدایە فەرمووت درۆیەکی شاخدارە وەنیە باشە لیترێ لەو ڕۆنە بە چەنە 1500 لیترێک لە مارکێتەکانە بەڵێ لیترەکان نیو لیترە ئەو دەبەی کە هەیە هەرزانم لیتر نابێت هەرزانم لیتر کەمترە ئەگەر لیتر بێ 700 غرامە ئەگەر بە 1500 وەنیە باشە من ئامێری گرتنی ڕۆنم هەیە ڕۆنی گوڵە بە ڕۆژە بێ ڕشکە بێ هەشتێ بێ خۆمەگرم هەم بۆ با بڵێن دەرمانخانەکەم هەم بۆ ماڵەوەش بە چەندێک گوڵە بە ڕۆژە بە 4 کیلۆ گوڵە بە ڕۆژە ئەنجا کیلۆیە ڕۆن دەیاتێ 4 کیلۆ گوڵە بە ڕۆژە ئەنجا کیلۆی ڕۆن دەیاتێ کیلۆی گوڵە بە ڕۆژەی ڕۆن کە بتێ مەسەن بۆ ڕۆن بێت کیلۆی بە 2000 ئەوە چەند ئەوە 8000 لیترێک ڕۆنی گوڵە بە ڕۆژە ئەکەوێتە 8000 دینار ئەی چۆن ئەو لە وڵاتێکی کەشەوەیەت ئەو هەموو
چۆن ئەڵێ بەرهەمێنانە کارگە و هاتن و گواستنەوە و لێرە کابرای خاوەن دوکانی سفادەی لێکاو چوو بە 1500 تۆ بڵێ 2000 تۆ بڵێ 3000 ئەوە چۆن ئەو ڕۆنەی تاقیب کەرە بزانەوە درۆیە شاخداریان نا ئەو ڕۆنەی کە ئاوا بوو کە ئەچکێتە سەر تەباخەکە بە گەرمکردن ئافرەت دەزانێت کە کاتێک خواردن دروستەکە یەک قەتری لە دوای گەرمکردن بچێتە سەر تەباخەکە وەکو باغی لێت ڕێک وەکو باغی لێت ئەمەیەت ئەوە ڕۆن نییە یەکسەر بیر ڕێژە جارێک کەش نێڵی ئەو ڕۆنە بێتەوە بەماڵ کاتە ئێمە بە چ بەدیلێکمان هەبێ بۆ ئەوە کاتە تەنراوین ئایلێ ئێمە پارەی لەکوێ بوو لیترە ڕۆنی ئەسڵ یام هی زەیتون بکرێ بە 8,000 و 12,000 ئێمە چی بچێکەکەینە بەدیلی خۆمان ئێمە ئافرەتمان کاتێکە خواردن دروستەکە ئەگەر لەمەوە پێش بەو ڕۆنە بۆ نمونە نیو پیاڵە ڕۆنی تێکردووە با لەمە دوا کەوتکە چێشتێکی تێبکە بەڵام ڕۆنێکی سەلامەت بێ خۆی دڵنیا بێ کە سەلامەتە ئایا ڕۆن زەیتونە ڕۆنی کونجیە ڕۆنی گوڵە بەڕۆژەیە هەج ڕۆنێک ڕۆنەکە سەلامەت بێ لە جیاتەوەی پیاڵەیەکی تێکەی ڕووبا پیاڵەیەکی تێ بکە ئایا ئەوە باشتر نییە تا تۆ تووشی جۆرەها کێشەبی بەهۆی ڕۆن خواردنەوە ئایا ئەوە باشتر نییە تا یەک دنیا پارە بی بە دا و دەرمان و چی بەهۆی ڕۆن خواردنەوە یعنی ئەو پارەی کە خەرجیەکەی بۆ سەلامەتی جەستە هەر چەندێک بێ زۆر باشترە ئەوەی کەوا بەکارهێنی بۆ چارەسەری نەخۆشیەکانت ڕاستە مامۆستا کۆتا پرسیارم چینەوە سەر کاریگەری سیر پێما بێ بینەران پرسیارێکیانێ ئێرانیەکان سیر بەکار ئەهێنن وەکو ترشاد یان لە ناو سرکەدا لە ناو سرکەدا هەڵی دەگرن و خۆشەی دەکەن لە 1 تا 7 ساڵ ئایا سوودی هەیە خراپ نییە و هیچ بۆن و بەرامەیەکشی نەماوە ئێران سیرێکی هەیە هەڵبەتە چەند جۆرێکی هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی خۆشی کردووە چەند وەختێک با بڵێن لە ناو سرکە خۆشی کردوێت بزانە 5 مانگە 6 مانگە مانجێکە هەرچەنەکە دوای ناوێت ناو ڕوبەنارە هەندێکیشانەیە گوێزی هاڕاوی تێکەڵاو کردووە زۆر خۆش دەرەچێت ئەی تۆ بۆ خۆت نایی ئەمە بۆ زەیتونیش هەر گونجاوە ئەی تۆ بۆ خۆت نایی سیرێک بێنی سرکەش بێنە سیرەکە بێنە هیچ پوشەکەی لام بە سرکە بێنە بۆ نمونە 2 لیتر سرکە بێنە 2 لیتر 2 کیلۆ مێخەک زیرە جاترە زەردەچەوە بەهارات ئیتر ئاڵەت و هەرچیت بەردەستکەوت هەمووی بێنە بکەرە ناوی بیکە ناو سرکەکەەوە سیرەکەشی تێ بکە لە جیاتی ئەوەی تۆ بە 7 ساڵ ئەم سیرەت بۆ خۆش بێ بە 3 مانگ بۆت خۆشە بێ سیرێک تاموبوونی زۆر خۆش ئەو بۆنەی نییە جۆرەها سوودی هەیە ئەو هەموو پێکاتەیە کە تۆ تێت کرد سوودی ئەوەی هەموو وەرگرتووە دوای هەم سیرەکە ئەتوانی ئاوکەشی بەکاربێنی بەڵام ئاوکەی و کاتە بەقوتە کەوچێکی زەڵاتە زۆر باشە کەوچێکی زەڵاتە بەسەر لەو ئاوە بیخۆیت ئەتوانی دوای سیرەکە دەربێن بیکەیتە ناو ڕووبەنارەوە مامۆستا قەیوم کاتی بەرنامەکەم تەواو بووە لە دەقە و نیوێکدا لە خولەک و نیوێکدا کۆتا پەیام و قسەی جەناب بزانم چ شتێک زۆر گرنگە من نەمپرسی بێ و جەنابت ئاماژەی پێ بکەی وەڵا چیت پێ بڵێم هیوای سەرکەوتن بۆ خوازم خۆزگە نەخۆشم لە کوردستانە نەئەبینی هەچەنەوە مستحیلە ئینشاءالله وای لێ دێ کاتێک کە کەسێک ئەبینم نەخۆشە ئیتر هەج نەخۆشێکێ بێ من خەفەتی پێخۆم دەوەرە کەسێک ئەگەر قڵەو بێت چەندێ خەفەتی پێخۆی ئەگەر زەختی بەرز بێ و تەنگە نەفەسی و دەمارەکانی دڵی و نازام چی ئەها ئەی باشە بۆ لە خۆمان نەبورین لە حەز و ئارزوەکانمان نەبورین هەتا بتوانین کەم خۆر بین هەتا بتوانین دوور بین لە موادی کیمیاوی نزیک بین لە سروشت و زەڵاتە و میوە و وەرزشەکەش زۆر ئاسانە زۆر ئاسانە یانەوە تا بەیانیان زوو هەسە ڕاکردن بکە پاسکیل بکڕە جدان پاسکیلەکەت هەبێ ئیتر جۆرەها ڕێگەی وەرزش هەیە جۆرەها ڕێگەی وەرزش هەیە لە هەموو شوێنێک کەسێک بێ وەرزش بکە لە ماڵەکەی خۆشیا بێتوانێت وەرزش بکە هەتا ئەگەر ژوورێکیشی هەبێ گرنگەوەی بەرنامە چۆن بەرنامە دانی بۆ کارەکانت بەرنامەش دابنێ بۆ تەندروستی خۆت بۆ جەستەیەکی باش بۆ جەستەیەکی ساو و سەلیم نەک نەخۆش بەڕاستی جەستە گەر هات و ئیمالت کرد پشت دوێت خست نەخۆشی بە دوای نەخۆشیە یەبوت زۆر سپاس دەکەم و سپاس بۆ پەیوە جوانەکانت سەرکەوتوو زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەوی سپاس بۆ ئێوەی ئازیزیش کە بینەرمام و ئومێدەوارم سوودێکمان گەیاند بێت تا بێگەشتنەوەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ